هەنگاوەکان بۆ پێچێنانی کابینەی نوێی حکوومەتی عێراق گەیشتوونەتە قۆناغی یەکلاکەرەوە. گفتوگۆی لایەنە سیاسیەکان شڕتر بوونەتەوە و لە قۆناغی کۆتایی نزیک بوونەتەوە. چاوەڕوانیش دەکرێت هەفتەی داهاتوو دەنگ بە کابینە نوێیەکە بدرێت. هاوشێوەی ئەو نەریتەی لە پاش کەوتنی بەعسەوە لە عێراق پێڕەو دەکرێت ئەم جارەش بۆ ڕاگرتنی باڵانسی نێوان پێکهاتەکان کار بە سیستمی پشک پشکێنە دەکرێت. ئەگەرچی هێشتا بە فەرمی پشتڕاست نەکراوەتەوە، بەڵام پێشبینی دەکرێت 2 جێگر بۆ سەرۆک کۆمار و 4 جێگریش بۆ سەرۆک وەزیران دابنرێ. لەبارەی دابەشکردنی پۆستە وزاریەکانیشەوە تاڵیب بەیاتی ئەندامی ئەنجومەنی نوێنەرانی عێراق بە میدیاکانی گوتووە هێڵکاری سەرەتایی بۆ دابەشکردنی کابینەی پێشنیازکراو بە جۆرێکە چوارچێوەی هەماهەنگی وەک گەورەترین کوتلە 12 وەزارەت وەردەگرێت و بەشێکیان سیادی دەبن لەوانە هەردوو وەزارەتی دارایی و نەوت. بە گوتەی تاڵیب بەیاتی کورد هاوشێوەی کابینەی پێش و 4 وەزارەت وەردەگرێت و وەزارەتەکانی دیکەش بۆ پێکهاتەی سونە دەمێننەوە لەگەڵ 1 وەزارەت بۆ پێکهاتەکان. لەبارەی دانانی وادەیەکیش بۆ دەنگدان بە کابینەکە بڕیار ڕەشید ئەندامی ئەنجومەنی نوێنەران دەڵێت بڕیارە تاوەکو ڕۆژی پێنجشەممە بەرنامەی وزاری بگاتە ئەنجومەنی نوێنەران. پێشبینیش دەکرێت لە نێوان ڕۆژانی یەکشەممە تاوەکو سێشەممەی داهاتوو دەنگ بە کابینەکە بدرێت. پەلەکردن لە پێچێنانی ئەم کابینەیە لە کاتێکدایە شەقامی عێراقی چاوەڕێی چاکسازی ئابووری و خزمەتگوزاری و کۆتایی هێنانە بە چەقبەستووی سیاسی.